بەناوی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بە پێویستی دەزانم سوپاسی دەزگای ڕوانگە بکەم کە بۆ ئەم ساڵی خوێندن لە کاتێکی زۆر گونجاو کە سەرماسۆ لە ناوچە شاخاویەکان دەست پێ کرد بوو لە ڕێگای کوردنەفت هەستا بە دابەشکردنی برێکی زۆر لە نەوت کە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر 30,000 لیتر بوو بەسەر قوتابخانە سنووریەکانی پەروەردەکانی چۆمان و مێرگە سوور. ئامانجی ئێمە لەو پرۆژەیەدا ئەوە بووکەوە قوتابیەکان بتوانن لە کەشێکی گونجاودا خوێندنەکانیان بەڕێ بکەن و سەرماوسۆڵەی زستان نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی ئەوان کە لە خوێندنەکانیان دوا بکەون یاخود نەخۆش بکەون. ئەم پرۆژەیە لەلایەن دەزگای ڕوانگەوە بە هاوکاری کۆمپانیای کوردنەفت جێبەجێ دەکرێت. پرۆژەکە بریتیا لە دابەشکردنی 50,000 لیتر نەوت بەسەر قوتابخانەکانی دەورووبەری پارێزگاکانی هەولێر و دهۆک.